ڕۆژی جیهانی خەبات لە دژی مادە هۆشبەرەکان سەرچاوەی کارەساتێکی کۆمەڵایەتی. لە ڕۆژی جیهانی خەبات لە دژی مادە هۆشبەرەکان و بازرگانیکردنی نایاسایی بۆ مادەیەوە، جیهان جارێکی دیکە تەرکیز دەخاتە سەر یەکێک لە وێرانکەرترین قەیرانە تەندروستی و کۆمەڵایەتیەکان. ئەم ڕۆژە دەرفەتێکە بۆ ئەوەی ئەولاتر لە تێڕوانینێکی ڕواڵەتی بۆ دیاردەی ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان سەرنجی قوڵتر بخەینە سەر ئەو سەرچاوانەی کە کۆمەڵگاکان دەخەنە ناو گێژاوی ئەم بەڵام ماڵوێرانکەرەوە. ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان ئاوێنەیەکی باڵانوێنی ئەو قەیرانە ئابووری، سیاسی و کۆمەڵایەتیانەیە کە ئومێد لە دڵی هاوڵاتیان بەتایبەت گەنجان دەکوژێت. لێکۆڵینەوە لە دۆخی ئێران وەک نمونەیەکی هەمەلایەنە و هەژێنەر نیشانی دەدات کە چۆن ناکارامەیی، سەرکوتکاری و سیاسەتە نادروستەکانی حکومەت دەتوانن ببنە هۆی پەرەسەندنی کارەساتباری ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان و بیکات بە ئامڕازێک بۆ کۆنتڕۆڵکردنی کۆمەڵایەتی. ئاسی قەیرانی ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان لە ئێران بە شێوەیەکی مەترسیدار و ڕوو لە زیادبوونە، بەڵام سیاسەتی فەرمی کۆماری ئیسلامی بریتیە لە شاردنەوە و نەبوونی شەفافیت لە خستنەڕووی ئامارە ڕاستەقینەکاندا. ئەو ئامارە حکومەتیانەی کە لە مانگی بەفرامباری 1404 هەتاویدا بڵاوکرانەوە باسییان لە بوونی نزیکەی 5 ملیۆن کەسی ئالوودەبوو بە مادە هۆشبەرەکان لە وڵاتدا دەکرد. هەر ئەو سەرچاوەیە واتە ناوەندی ئاماری ئێران پێشبینی کردبوو کە ئەم ژمارەیە لە ساڵی 1405 هەتاویدا بە ڕێژەی 20% زیاد بکات. سەرڕای ئەوەش بەڵگە و شیکاریە سەربەخۆکان نیشان دەدەن کە ئەم ژمارانە نوسخەیەکی گەشتبینانەی ڕاستیەکی زۆر تاڵترن. تەنانەت ئەگەر ڕێک ئەم ئامارە فەرمیەش قبوڵ بکەین لە بەردەم کارەسات داین لە ئاستی کۆمەڵایەتیدا کە داهاتووی ملیۆنان مرۆڤ بەرەو تیاچوون دەبات. مەترسیدارتر لە ژمارەی ئالوودەبووان مەسەلەی دابەزینی ئێژگار زۆری تەمەنی ئالوودەبوونە. سەرچاوە ناوخۆیەکان باز لەوە دەکەن کە تەمەنی دەستپێکردنی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان گەیشتووەتە 13 ساڵی و مەزەندە دەکرێت نزیکەی 1 ملیۆن کەس لە دانیشتوانی ئالوودەبووی وڵات تەمەنیان لە خوار 19 ساڵەوە بێت. ئەم ئامارە نیشانی دەدات کە گەنجان و تازەلاوان کە دەبێت لێوان لێو بن لە ئومێد و وزە بۆ بنیاتنانی داهاتووی خۆیان و کۆمەڵگاکەیان لە کەشێکی پڕ لە بێهیواییدا پەنا دەبنە بەر مادە هۆشبەرەکان. ئەم ڕووتێکردنە لە مادە هۆشبەرەکان بەتایبەت مادە پیشە سازیە وێرانکەرەکانی وەک شیشە، کریستاڵ، هاوارێکی بێدەنگە لە دژی ئەو دۆخەی کە هیچ داهاتوویەکی تێدا بەدی ناکرێت. یەکێک لە مەترسیدارترین گۆڕانکاریەکان لە شێوازی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە ئێران بریتیە لە باوبوونی مادەی پیشەسازی و کیمیایی شیشە. ئەم مادەیە کە لە کارگەکانی ناوخۆی وڵاتدا بەرهەم دەهێنرێت بەهۆی نرخە تا ڕادێک هەرزانەکەی و دەستڕاگەیشتنی ئاسان پێی بووەتە یەکێک لە بژاردە سەرەکیەکانی بەکارهێنەران. خاڵی سەرنجڕاکێژەوەیە کە بەرهەمهێنان و دابەشکردنی ئەم مادە مەترسیدارە بەبێ پشتگیری تۆڕ و تاقمە دەسەڵاتدارەکان مەحاڵە. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە خاوەنی ئەم کارگانە بە پێدانی بەرتیلی گەورە بە بەرپرسانی دەسەڵات بازرگانی جینایەتکارانی خۆیان بەبێ هیچ ئاستەنگێک و ڕێگریەک بەرەو پێش دەبن و تەنانەت بەرهەمەکانیان هەناردەی دەرەوەی وڵاتیش دەکەن. کۆماری ئیسلامی بە دوو شێوازی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ ڕۆڵی هەیە لە پەرەسەندنی کارەساتی ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان. لەلایەکەوە ئەم ڕژیمە وەک حکوومەتێکی ستەمکار و گەورەترین خاوەنکار لە وڵاتدا هۆکاری سەرەکی پەرەسەندنی هەژاری، بێکاری، نائەمنی کۆمەڵایەتی و بێهیواییە بەرامبەر بەداهاتوو. ئەم نەهامەتیە کۆمەڵایەتیانە سەرێکی ترین زەمینە بۆ گەشەکردن و بڵاوبوونەوەی ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکانن. کاتێک دەرفەتەکانی کار سنووردار بن، ئاسۆی داهاتوو لێڵ و کەشی سیاسی داخراو بێت، پەنابردن بۆ مادە هۆشبەرەکان بە مەبەستی ڕاکردن لە واقیع دەبێتە بژاردەیەکی لەبەردەست. لەلایەکی دیکەوە بەڵگەی حاشا هەڵنەگر هەن سەبارەت بە تێوەگلانی ڕاستەوخۆی دامەزراوە ئەمنی و سەربازیەکان لە بازرگانیکردنی مادە هۆشبەرەکاندا. ساڵانێکە ڕۆڵی وەزارەتی ئیتلاعات و سپای پازاران لە ئاسانکاری گواستنەوەی مادە هۆشبەرەکان لە سنوورەکانی ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژاو و باشووری وڵات و هەروەها بڵاوکردنەوەی لە ناوخۆدا ئاشکرا بووە. ئەم دەستێ وەردانە بەتایبەت لە ناوچە هەستیارەکانی وەکو کوردستان کە دابەشبوونی بەربڵاو و هەرزانی مادە هۆشبەرەکان وەک ئامڕازێک بۆ سەرکوتی سیاسی و کۆمەڵایەتی بەکاردەهێنرێت بە تەواوی ناسراوە.
ڕێوشوێنەکانی بەرەنگاربوونەوەی کۆماری ئیسلامی لەگەڵ ئالوودەبوواندا بریتیە لە کۆمەڵێک سیاسەتی شکست خواردوو. خاڵی یەکەم شاردنەوەی ئامار و زانیاریەکانی پەیوەست بە ئالوودەبووان ئەگەری هەر جۆرە زیان ناسیکی زانستی و پلاندانانێکی وردی لەناو بردووە. خاڵی دووەم بەڕێگریکردن لە چالاکی ڕێکخراو مەدەنیە سەربەخۆ و جەماوەریەکان گرنگترین باڵی کۆمەڵایەتی بۆ شەڕی دژ بەم دیاردەیی بڕیوە. جگە لەوەش سیستەمی دادوەری و چارەسەرکردنی ڕژیم کەسی ئالوودەبوو نەک وەک قوربانێکی بارودۆخی کۆمەڵایەتی بەڵکو وەک تاوانبارێک دەبینێت. سەنتەرە حکومەکانی وازێنان لە مادە هۆشبەرەکان لە جیاتی ئەوەی ژینگەیەکی پاڵپشت و چارەسەرکەر بن وەک زیندان بەڕێوە دەبرێن. ئەم دۆخە پۆلیسی و ناتەندروستە نەک هەر دەبێتە هۆی ڕاکردنی و ئالوودەبوانەی کە بەڕاستی دەیانەوێت واز بهێنن، بەڵکو تەنانەت ئەو کەسانش کە خولی چارەسەرکردنەکە تەواو دەکەن دوای ماوەیەکی کورت دووبارە دەچنەوە پێوشوێنی مادە هۆشبەرەکان. هۆکاری مەژڕوونە کەسێکی کە بەهۆی هەژاری، بێکاری و بێهیواییەوە پەنای بردوێتە بەر مادە هۆشبەرەکان دوای چوونە دەرەوەی لەو سەنتەرانە دووبارە ڕوبەڕووی هەمان دیواری بەرزی کێشە کۆمەڵایەتیەکان دەبنەوە و ڕێگەیەک شک نابن جگە لە گەڕانەوە بۆ ناوداوی مادە هۆشبەرەکان. خەبات لە دژی ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان کە لەلایەکەوە بازرگانێکی پەرقازەنجە بۆ مافیای دەسەڵات و لەلایەکی دیکەوە ئەمڕازێکە بۆ کۆنتڕۆڵی کۆمەڵایەتی لە دەستی دەسەڵاتداراندا ناتوانێت جیابێت لە خەبات بۆ باشترکردنی بارودۆخی ژیان و گۆڕانکاری بنەڕەتی سیاسی و کۆمەڵایەتیەکان. ئەم خەباتە زنجیرەیەکی لێک هەڵپێکراوە کە بریتیە لە خەبات لە دژی سیستەمێکی کە هەژاری و نایەکسانی بەرهەم دەهێنێتەوە. خەبات لە دژی ڕژێمێکی کە بەسەرکوت و گەندەڵی کۆمەڵگە بێهیوا دەکات و هەروەها خەبات لە پێناو باشترکردنی بارودۆخی ژیانی مرۆڤایەتی. ڕێگەی چارەی کۆتایی یان ڕێگە چارەی کۆتایی بەندە بە ناچارکردنی دەسەڵات بە وەڵامدانەوە. دەبێ بودجەی وڵات لە جیاتی ئەوەی لە پێناو ئامێرەکانی سەرکوت پرۆژە بێبەرهەمەکان و سەرکێشیە سەربازیەکاندا خەرج بکرێت یان لەلایەن تۆڕی گەندەڵی بەڕێوەبەرانی حکومیەوە بەتاڵان ببرێت لە پێناو باشترکردنی ژیانی خەڵک، ڕەخساندنی هەلیکار و دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی و پەروەردەیەکاندا بەکاربهێنرێت. بەهێزکردنی خەباتە کۆمەڵایەتی و سیاسیەکان دەتوانێت ئاسوەیەکی ڕوون لە گۆڕانکاری بخاتە بەردەم جەماوەر، بە تایبەت توێژی لاو لەسەر بەستێنیاوە ئاسوویەکی ومێد بەخشانەدایە کە کچان و کوڕانیش لە بری تەسلیم بوون لە بەرامبەر سەختی و ناخۆشیەکان و پەنابەردن بۆ لە ناوبردنی خۆیان لە ڕێگەی گیرۆدەبوون بە مادە هۆشبەرەکان. ڕێگەی خەبات بۆ لە ناوبردنی هۆکارەکانی ئەم کارەساتە دەگرنە بەر.